زەینۆ ناسراوە بە کچە وەرگیلا خۆشەویستەکەی ئایا تورکە؟ ئایا بڕیاری هاوسەرگیریان داوە بەو نزیکانە؟ زەینۆ مۆدێلە یان خۆی وەکو کچە ئەکتەرێکی دراما و فلیمە کۆمەڵایەتەکان دەبینێتن؟ ئایا پەشیمانە لەو پرۆگرامانەی کە پێشووتر بەشداری کردووە ئایا دووبارە بەشداری دەکاتەوە؟ هێرش دەکاتە سەربەشێک لە پێشکەشکار و تیڤیەکان بۆچی تەواوی زانیاریەکان لە کلین میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەیت، لایک و کۆمنت و شێری بینێتەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆ لە کەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ. زەینۆ کچە شۆخ و شەنگەکە ناوی لە خۆی ناوە کچە وردیلە. زەینۆ خەڵکی شاری سلێمانی و لە ئێستادا تەمەنی 23 ساڵە. وەروەها زەینۆ لە ئێستادا لە شاری هەولێر دەژیتن. زەینۆ هەردەم بە قسەکانی زۆرترین دەنگدانەوەی لێ دەکەوێتەوە و زۆربەی خەڵک دەڵێن ئەو قسانە کە زەینۆ دیکە قسەی حەق و ڕاقن. زۆرێکی تریش هەیە دەڵێن نەخێوانیە، بەڵام هەر کەسە و بیر و ڕای خۆی ئازادە. زەینۆ ناسراوە بە کچە وردیلە ماوەیەک پێش ئێستا لە سەری ساڵ دەیوت من سەری ساڵم لە ماڵەوە کرد بۆ زۆربەی ئەو ئافرەتانەی کاری پێشکەشکاریان دەکرد زانیان کاری پێشکەشکاریان بۆ دەرنایەنێتن ڕاستە و خۆ چوونە کاری تریان کرد و لە سۆشیال میدیا خۆیان بە شێوازێکی تر پیشانی خەڵک دەدەن، بەڵام لە ڕاستیقینەدا هیچیان وانینە. ئێستا هەمویان بڕۆ لە ئێمپایر و لە نادی دوسکۆیەکان شەرابی سوور لە سەردەویانە. پێویستە مرۆڤەکان هەموو کاتێک ڕاست و دروستی خۆی بە خەڵک پیشاندا. ڕاستە من دەچمە ئەو شوێنانە، بەڵام من نایخۆمەوە خواردنە کحولیەکان و وەروەها ئازادیشم و هەموو شتان دەزانن شەوانە من چی دەکەم و چی ناکەم، لە خەو هەڵدەستم تاوەکو دەنوم و دەچمە هەموو شوێنێک زۆر بە ئازادانە و زۆربەی کات ڕقنەی ئەوەی لێ گیراوە کە جلەکانی نیم چەڕوتن، بەڵام دەڵێتن من خۆم دەزانم چی دەکەمەوە زۆریش مرتەحم بەو جلوبەرگانم و هەموو کاتێش ئەو جلوبەرگانە لە بەردەکەم. و زەینۆ سەرەتای دەرکەوتنی لە پرۆگرامێکی تیڤیدا بوو. ئەم پرۆگرامە بە ناوی جوانکیلە دەتاوەکو ئێستا دوو وەرزی پێشکەش کراوە. زەینۆ لە وەرزی یەکەم و دووەم بەشداری لەو پرۆگرامە کرد. لە وەرزی یەکەم توانی ناوبانگێکی زۆر باش بۆ خۆی پەیدا بکەوە خەڵکێکی زۆریش چاویان کەتە سەرەوە خاوتنوە لەبەرەوەی جلوبەرگەکان و هەڵسوکەوتەکانی و قسەکردنەکانی لە هی کورد زۆر جیاواز بوو. دەتوانین بڵێن ستایلی جلوبەرگ و قسەکردنی زۆر جیاوازە. هەر کاتێک هەر ڤیدیۆیەک بڵاو دەکاتەوە زۆرترین سەرنجی بۆ دەچێتن. و ماوەیەک پێش ئێستا نەشتەرگەری کەمەری بۆ خۆی کردبوو دەیوێت لە ڕچی ئێوە دەوی من ببمە جوانترین کێت، وەروە هەر هەوڵیش دەدەم خۆم جوانتر و جوانتری شکام. وەروە لە ئێسادا نەشتەرگەری سمتی بۆ خۆی ئەنجامدا و ئێمە ئەوەی سیر بکەین ڕوخساری هەندێک نەشتەری بۆ کراوە وەکو لوت و لێو و بۆتۆکس و فیلەر و تێکساس و ئەوانەی هەموو کردووە. وەروەها دەژڵێتن ڕاستیەکان ناشارێتەوە، دەڵێ ڕاستە من لە تیڤەکان زۆر دەرناکەوە، بەڵام هۆکارەکەشی ئەوەیە وەکو کەسانی تر هەموو شتێک قبول ناکەم و چەندین پێشکەشکار داوای ئەویان لێ کردومە کە دەوهاتم بکەن بۆ شوقە و وەروەها دا ئەوەشیان کردە بە شەو لەگەڵیان بمینێمەوە، بەڵام من بە هیچ زۆرێک پێویستم بەو جۆرە ناوبانگانە نییە و ئەو جۆرە ناوبانگانەش بە هیچ شێوازێک قبول ناکەم و ڕەفزیشم داوەتە ئەو پێشکەشکارانەی کە ئاوایان وتووە. وەروەها زەینۆ باز دەوەش دەکاتن من خۆم بە ناوبانگم، پێویستم بە پرۆگرامەکانی ئێوە نییە بێم بەشداری بکەم و ئێوە بەناوبانگم بکەن. وەروە ئێستا دنیای تەکنەلۆجیای زۆر بە ئاسانی دەتوانێت لە ڕێگای ئەنتەرنێت و لە ڕێگای ئەکاونتەکانی خۆت ئەو شتەی کە تۆ هەتەوە ئەو بەهرەی تۆ هەتا دەتوانین لەو ڕێگایەوە پیشانی خەڵکی بدەیت. وەروها بەڵام ناوی ئەو پێشکەشکاری ئاشکرا نەکرد، بەڵام ئەم کەسانە ئاشکرانە لە چەند تیڤەک ئەم زۆرە پرۆگرامانە دەکەن وەکو پرۆگرامی مەگەزینی و کەسانی مۆدێل و ئەکتەر و گۆرانی بێژ داوا دەکەن. وابزانم زۆر ڕوونە ئەو کەسانە کێنە کە داوا لە ئافرەتان دەکەن بۆ ئەوەی بیان بە نەشوقا. و زەینۆ دەڵێ پێم خۆش نییە وەکو مۆدێل ناوبانگ دەرکەمەوە خەڵک وابزانم من مۆدێلم، بەڵام من مۆدێل نیمە، من ئەکتەرم و تاوکو ئێستا
کچە وردیلا لە کلیپی ئاریا سووتوانە بەشداری کرد کە کلیپەکە بە ناوی ژمارە 9 بوو کە لەوێندەر وەکو ئەکتەرێک بەشداری لەو کلیپە کردبوو زۆر بەشمان بینیمان واروەها دەنگدانەوەی ئەگزار زۆری هەبوو ئەو بەرهەمەیە واروەها زێنۆ دەڵێ تاوکو ئێستا ڕەفزم داوەتە زۆربەی ئەو کەسە بەناوبانگانە لەبەرەوەی کەسی بەناوبانگەکان ئێوە وا دەزانن ئاوا بەڕێز و مەختەرەمن بەڵام گەر لە کۆمنت و لە نامەکان بیان بینن قەدوان ناڵێن بە شێوازێکی زۆر جیاواز هەڵس و کەوت دەکەن و داوای خۆشەویستیشی لێکرایە لەلایەن زۆربەی کەسە بەناوبانگەکان دەڵێ بۆیە من حەز ناکەم هاوڕێتی هیچ کەسایەتێکی بەناوبانگ بکەم لە سۆشیال میدیا بێجگە لەو کەسانەی کە خۆم زۆرم بەدڵن ئەوە نییە هەر کەسێک هات وتی سەلام عەلەیک منیش برێم بەخێر بێ و سەرسەر و سەرچاوم یاڵە با ببین بە هاوڕێ زێنۆ لە ئێستادا لە پرۆسەی خۆشەویستیدایە و وە گەنجێکی تورکە زۆربەی کەس ڕقنیان لە گەنجەکە گرت بەڵام هەر کەسە و زۆرە ڕوخسار و زۆرە شێوازێکی بەدڵە وا دیارە زەینۆش دڵی ئەم گەنجی گرتووە لە ئێستادا خۆشەویستن و زۆربەی دەنگۆیەکان بازەوە دەکەن تەنانەت هاوسەرگیریشیان کردووە بەڵام ئەوەی پشتڕاز نەکردوێتەوە تاوەکو ئێستا ئایا هاوسەرگیریان کردووە یاخود نا بەڵام ئێستاکە لە پرۆسەی خۆشەویستیدانا ئەو دوو کەسایەتیە زەینۆ باز لە ڕکلامەکانیش دەکا دەڵێ من شرم دەکەم ڕکلام بۆ شامپۆ و سابوون بکەم بە فێری ئەو شتانە شتی تری لە دوایە کەسەکانی ترکا و ڕکلامانە دەکەن وەروەها دەڵێ ئەگەر بێ سەروی و من ڤیوم لە زۆربەی خانمەکانی تر زیاترە وەروەها دەڵێ بۆ کەرستەی مەنجەڵ و پلاستیک ڕکلام ناکەم و خەڵک هەموو کەسێک ئەقلی ئەوەی هەیە بچێتە بازار مەنجەڵ و پلاستیک بکڕێ بەڵام ئەوان بە شێوازێکی تر ئەو ڕکلامانە دەکەن بینی خۆمان بێ وەروەها زەینۆ پێخۆشە ڕکلامەکانی فول کوالێتی بیتن و ئەو کارانەی کێدەیکە هەموو لە کوالێتێکی ئاز بەرێز بێتن ئەو کەسانە سوودمەند بن کاتێ ئەو ڕکلام دەکاتن پێخۆشە هەموو خەڵکانێک سود لەو ڕکلامانە ببینن ئایا تۆ وەکو بینەرێک زەینۆ لە کۆمەلگا دەگونجێ یاخود ناگونجێ وەچیت هەیە بۆی بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سوپاس بۆ سەیرکردنەوە ڤیدیۆکە ئەو پێت خۆشە ئەمجارە لە سەد کەسایەتیشتری بەناوبانگی کوردستان ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە واروەها لایک و کۆمنت و شێریشت بینێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە بۆ ئەوی بە زووترین کات بگەینە 100,000 کەی لە ئێستادا زۆر نزیک بووینەوە سوپاسی ئەو کەسانەش دەکەین کە پشتگیری کەناڵ و پێجی کلیل میدیا دەکات هەموو کاتێک باشترینەکانتان پێشکەش دەکەین لە کلیل میدیا